یادی 48 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆمان لە ئێوە لە سەرجەم کادران و لایەنگرانی ئەم حیزبە و سەرجەم هاوڵاتیان و جەماوەری بە شەرەف و خۆشەویستی کوردستان ئەکەین بە ئومێدین یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەمەنی 48 ساڵیدا بتوانێت بۆ جارێکی تر لە خەبات و تێکۆشانی خۆی و لەسەر ڕێبازە جوانەکەی سەرۆک مام جەلال بەردەوام بێت. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە 48 ساڵ تەمەنیەتی و لە ڕۆژی 1/6/1975 دوای هەرسهێنانی شۆڕشی ئەیلول یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەستی هەریەک لە سەرۆک مام جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا عەلی موراد، دکتۆر کەمال فواد، دکتۆر فواد معسووم، عەلی موراد، هۆمەر شێخ موسا و عەبدوڕەزاق فەیلی دامەزراوە. هەر بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ساتی لەدایکبوونیەوە زیاتر هەوڵیاوە خەبات و تێکۆشانی خۆی زیاتر بەرەو پێبات. هەر بۆی لەم نێوەندەشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر دەستی چەندین تێکۆشەری گەنج و ڕۆشنبیر و کۆمەڵانی جەماوەری قارەمانی کورد توانیوێتی جارێکی تر دووبارە داوای مافەنەدراوەکانی گەلی کورد بکات. هەر لەم نێوەندەشە لە ئێستایا لە هەرێم و بەغدا سوورە لەسەر ئەوەی داوای مافەڕەواکانی هاوڵاتیانی خۆشەویست بکات. بۆیە بە ئومێدین یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕۆیاکە یادی دامەزراندنی ئەم حیزبە جوانەیە بتوانین لەسەر ڕێبازەکەی هەڤاڵ مام جەلال بەردەوام بین کە ئێستا لەسەر مەزاری مامین لێرە چەندین لایەنگر و کادرانی ئەم حیزبە و هاوڵاتیانی خۆشەویست بە گڕوتینێکی زۆر باشەوە سەردانی مەزاری مامیان کردووە و پەیامی پیرۆزبایی خۆیان هەم لە شاشە جوانەکەی کەناڵی کورسات نیوز کە تەختەی ڕاستە و خۆی کرد لە هەمان کاتە چەندین کەسانی ئەم حیزبە پەیامی پیرۆزبایی خۆیان بۆ ئەم حیزبە دووپات کردەوە. بۆی ئێمە شوکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرامی ڕۆژێکی نوێمان تەرخان کردووە بۆ ئەم یادە مەزنە. منیش پێم خۆشە لە مەزاری مامم چەندین کەسایەتی و لایەنگرانی ئەم حیزبە پەیامی پیرۆزباییان وەرگرین بابزانین لەم ڕۆژەیە پەیامی خۆیان چییە. سڵاو لێبێت تۆم کاتت باش بە یادی 48 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانت لێ پیرۆزەکە. پیرۆز بێ لە بەڕێستان و سەرجەم گەلی کوردستان. هیوادارم لە 40 ساڵێکی نیشتیمانی کوردستاندا بە تەرخانێکی مێژوویی دروست بکەینەوە بەناو جەماوەرەکەمان لە ڕێی سەرکردەکانمانەوە. بۆیە داوا لە هەموو سەرکردە بەڕێزەکانەکەم بێنەوە ناو جەماوەری خۆیان و ئاگان لە کادر و جەماوەرەی خۆیان بێت و زیادە خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین. ئێمەش پیرۆزبایی ئەم یادە لە هەموو گەلی کوردستانەکە. خۆش بێ بەڕێستان لە کاتژمێر چەنەوە هاتەن بۆ مەزاری مام و ئەتانەوێت لەسەر ڕێبازە جوانەکەی هەڤاڵ مام جەلال ئەم ڕۆژە زیاتر بەرز بنرخێنن. ئێمە لە ساڵ 8 هاتوین بەڵام دووپات دەکەینەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەدەم ئێمە لە هەموو بارودۆخەکان لە خزمەت یەکێتی نیشتیمانی کوردستان نابین و بە ئەرکی خۆمان هەڵبچین هیواداری سەرکردەکانی ئێمەش بە بەرپرسیارەتیەوە خزمەتی جەماوەری خۆیان و کادرەکانی خۆیان بکەن. زۆر سپاس. بۆ پەیامە جوانەکانت پێمان خۆشە زۆرترین کەسایەتی کە لێرە بە خۆشحاڵیەوە ئێستا بینین لە دەرگای چوونە ژوورەوەی مەزاری مام قەرباڵغەیەک و لۆدێکی زۆر هەیە هاوڵاتیانی خۆشەویست کادرانی ئەم حیزبە بە گڕوتنێکی زۆر باشەوە لە کاتژمێر 8ەوە سەردانی مەزاری مامیان کردو و چەپکە گوڵیان هێناوە بۆ سەر مەزاری مام و پەیامی ئەم حیزبە یاخود پەیامی کوردایەتی و خەباتی تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر دووپاتەکەنەوە. پێمان خۆشە زۆرترین بەشداربوو وەرگرین. سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت. سڵاو لە بەڕێزیشە ئەمڕۆ پێنجشەممە 1/6 ساڵیادی 40 ساڵەی یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شەهیدان حیزبی گەلە بۆ نێوە پیرۆزبایەکی گەرم لە هەڤاڵانی خۆشەویست و ئازیز و سەرکردەکانمانەکەین لە یەکێتی نیشتیمانی هیوادارین ئەمڕۆ لەم بۆنە بێتە هەوێنێک بۆ بەرەو پێشخستنی حیزبەکەمان بۆ بەرەو پێشخستنی بیر و باوەڕی یەکێتیەکەمان و پیرۆز بێت لە هەموو لایەک و ئێمە بەناوی فەرمانگەی دادنووسی سلەیمانی و دەوروبەری هەڤاڵە خۆشەویستە یەکێتیەکانمان لە دادنووس و فەرمانبەران ئەمڕۆ لە بەردەم مەزاری بەڕێزی خوا لێ خۆش بوو ڕەوانشات بەڕێز مام جەلال ئامادە بووین. زۆر سپاس بۆ هەموو لایەک. بەخێر هاتن سپاس بۆ ئامادەبوونتان. کۆمەڵێک بەشداربووی تریش ئەدوێنین. سڵاو لێ بێت بەخێر بێت. کەتەوە باش زۆر سپاس دەژێت لە یادی 48 ساڵی دامەزراندنی
یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان خۆشە پەیامی بەڕێزت وەرگری لەم ڕۆژەیە چ پەیامێکی جوانت هەیە بۆ ئەم حیزبە؟ زۆر سپاس بۆ جەنابتان، مەمنونین. ئێمە وەکو فەرمانبەری دادنووسی سلێمانی یەک و دەوروبەری ئەمڕۆ توانیمانە بەشداری بکەین لە سەرمەزاری مام خاڵەی خۆش بێ و هەروەها لەم ڕۆژەژە پیرۆزبایی لە هەموو هەڤاڵانی یەکێتی و هاوڕێیان مەکەم، پیرۆزبایی لە هەمویانەکەم لەم ڕۆژە کە کۆبوونێتەوە لێرەیە. زۆر سپاس بۆ جەنابتان. خۆش بێ، زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. خۆشەویستان وەک لە وێنەکانە ئەیبینن کاک بەکر دیمەنەکانی ناو مەزاری مام بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگوازێتەوە، ئەوەی کە جگەی خۆشحاڵیە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بۆ لەو لایەنانەی کە خەبات و تێکۆشانی خۆی لە سەرەتای دامەزراندن و تاوەکو ئێستا توانیوێتی بە خەباتێکی شۆڕژگێڕانە و زیاتر وای کردووە کە چەندین کەسی بوونەتە قوربانی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی ئێستایە بە هەوڵێکی زۆر و بە نوێبوونەوەیکی زۆرەوە ئەوێت دووبارە خەبات و تێکۆشانی خۆی بۆ جەماوەرە بە شەرەفەکەی کوردستان زیاتر دووپات بکاتەوە. پێمان خۆشە زۆرترین لەو کەسایەتیانە لەو کادرە حیزبیانە وەرگرین کە ئەمڕۆ سەردانی مەزاری مامیان کردووە. سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش بێت. سڵاو لە جەنابێ. پێمان خۆشە لە یادی 40 ساڵی دامەزراندنێکی نیشتیمانی کوردستانە پەیامی بەڕێزتان وەرگرین. بەناوی خۆم و هەموو بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی و پیرۆزبایی لە هەموو هەڤاڵ و کادر و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و لەم ڕۆژە پیرۆزەشە پەیمان تازاکەینەوە کە ڕۆژ بە ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانە بێ، ئەوەی بە ئێمە بکرێت بۆ خزمەتی هاوڵاتیان قسوور دەکەین. زۆر سپاس. لەم قۆناغی ئێستاە کە یەکێتی ئەوێت بە قۆناغێکی نوێ بە بەرگێکی نوێەوە دووبارە خزمەت بە جەماوەرە خۆشەویستەکەی خەڵکی کوردستان بکات تا چەندە لەگەڵ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 48 ساڵی تەمەنیە ئەوێت دووبارە خەبات و تێکۆشانی خۆی بۆ گەلی کورد زیاتر دووپات بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو قۆناغەکانە هەر جاری بە بەرجێکی نوێ خزمەتی هاوڵاتیانی کردووە، لەبەرەوە شتێکی غەریب نییە بە هیچ یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ. ئەم جارش بەم گوڕوتینە تازەی کە سەرکردایەتی یەکێتی هاتوۆتە پێشەوە ئێمە لە خزمەتینەوەی بە ئێمە وەکو کادری یەکێتی بکرێت لە خزمەتی هاوڵاتیانە بین و هەرە هەمی گەورەی یەکێتیش ئەوەیە کە خزمەتی هاوڵاتیان بکرێت. بۆیە من لاوەڵەوتم ئێمە پەیمان تازاکەینەوە کە دایم لە خزمەتی هاوڵاتیانە بین. سپاس بۆ ئامادەبوونتان بەخێراتن. خۆشەویستان لەگەڵتان ئابین لەم ڕووماڵە تایبەتی پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە سەرمەزاری هەڤاڵی کۆچکردو مام جەلال کە ئامادەبووان کادران لایەنگرانی ئەم حیزبە هاتوون دووبارە لەسەر ڕێبازەکەی هەڤاڵ مام جەلال پەیامی نوێبوونەوەی خۆیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دووپات ئەکەنەوە. ئەوەی کە جگەی خۆشحاڵیە هاوڵاتیانی خۆشەویست هێندە متمانەیەکی تەواویان بە ئەم حیزبە هەیە، بۆیە بە ئومێدن لە 48 ساڵی تەمەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان کە قۆناغ بە قۆناغ توانیوێتی خزمەتێکی باش و چرخانێکی باش سەردەمیانە بە کادران و حیزبان و خەڵکانی خۆشەویستی کوردستان بکات. بۆیە لەم قۆناغی تەمەنیشیە ئەوە ئومێدێتی کە بتوانێت لەو خزمەتە بەرچاوی کە کردوێتی لە قۆناغەکانی پێشووترە لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بێت. پێمان خۆشە یەکێکتر لەو کەسایەتیانە وەرگرین کە ئەمڕۆ سەردانی مەزاری مامیان کردووە. سڵاو لێبێت، بەخێراتی. زۆر سپاس، زۆر بەخێر بێنم گۆشت. جەنابەت پێمان خۆشە پەیامی بەڕێزت وەرگرین لە یادی 40 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاسان دەکەم بۆ ئەو دەربەتە پیرۆزبایی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان و خەڵکی یەکێتی بە تایبەتی پیرۆزباییەکی گەرمیان لێ دەکەین. دوعای خێریش لۆ هەموو شەهیدەکان دەکەین. ئەو یەکێتی کە ئێستا ڕووهاتنە سەر مەزاری مام دروست بوو لە ڕۆژەشی زۆر ناخۆش، هیچ هیوایە هیچ ئەمەلێک نمابوو لە کوردستان. ساری 75 ئاشبەتاری لێکرا کە ئاشبەتاری لێکرا هەر بابا چەک و تفاقی خۆی تەسلیم دەکرد و دەڕۆیژن بەبێ ئەوە هیچ زەختەکەبی چ بوو ئێران و عێراق و هەندێک ئەولا زەختەیان لەسەر کورد کردبوو دەکرا شۆڕشەکەی ئاشبەتار پێ نەکە بەسکە ئاشبەتاریان پێکرد مام جەلال لە سووریا لە چایخانەش لەگەر هەڤاڵەکانی خۆی
ئەو یەکێتیان دروست کرد کە تروسکایی نما بوو ئەو هیوا و ئاواتیان دروست کرد لە بۆ ملەتی کورد ئەو حکوومەتەی هەیە ئەو ئازادی هەیە ئەوڕۆ هەموو لە سای سەری مام جەلال بوو خوا عەفویکە ڕۆحی شاد بێت وەک ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەزاران ڕۆڵی کردوتە قوربانی کە چەندین قوربانی زۆری داوە لە پێناو ئەم حیزبەیە تا چەندە پێ دوای یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغ بە قۆناغ توانیوێتی لە نوێبوونەوە لە نوێگەری لە تازەگەری لە خەبات و تێکۆشان وەچەرخانێکی نوێ بۆ حیزبەکەی دووپات کاتەوە ئەوەی ئێستا هەیە زۆر باشە یعنی تەسەور دەکەم باشترش بی و ئەوانە یاری زۆر باشە ئەوەی هەیە هیچ عیبی نییە سپاس بۆ ئامادەبوونتان بەخێراتن زۆر سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان لەگەڵتانە بەردەوام ئەبین لە ڕووماڵی تایبەتی ئەم یادە شکۆیەی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە بەرز و پیرۆز بێت یادی 40 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووان بتوانین لەسەر ڕێبازە جوانەکەی هەڤاڵ مام جەلال بەردەوام بین بتوانین ئەم ڕێبازە ون نەکەین سەرجەم کادران و حیزبان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێگومان ئەوە ئومێدیانە کە بتوانن ڕێبازەکەی هەڤاڵ مام جەلال لە یاد نەکەن بتوانن لە سری بەردەوام بن تاوەکو ئەم قۆناغی ئێستاش کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن کاک بابڵ جەلال تاڵەبانیەوە سەرۆکایەتی ئەکرێت بۆیە ئومێد دەکات هەردەم لایەنگران و کادرانی ئەم حیزبە بتوانن بەردەوام بن و ڕێچکەی کوردایەتی و خەباتگێڕی خۆیان نەفەوتێنن